بەیتان باش کوردستانیانی هێژە ئازیزانم هاوڕێکانم ئەمە ڕۆژی دووەمە لە کەمپینی کۆکردنەوەی کۆبەک و هاوکارین بۆ کوردانی ڕۆژاوە بۆ بەرخۆدانی کوردانمان براکوردەکانمان لە ڕۆژاوە هاوکاریەکان ئەگاتە لای ئێمە لە کارگەی جگەرەی سلێمانی کەمپینی ڕادیۆی خاک و هونەرمەندانی خۆبەخش کە لێرە ئەمڕۆ بەردەوامین ئەمە بۆ ڕۆژی دووەمە بۆ ڕۆژ سێمە دیارە ئێوارەی پێرێکە و کە پیرەمان ڕاگەیان 15مان ئێوارەکەی لێرە لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ برایەنمان لە ڕۆژاوە بۆی بتوانین هیچ نەبێ بتوانین هاوکاری بگەینە براکانمان کە سوکارەکانمان لە کوردەکانی ڕۆژاوە بۆی کە بتوان بەرخۆدان بەردەوامە لێ بەرامبەری گەورەترین دوژمنی سەرسەختی